مامۆستا گیان بابەتێکەیە پێم خۆشە باسی بکە، یعنی بەڕاستی ئافرەتانی ئێستا بەداخەوە مامۆستا سەریان دێشی دەرێ سەحرم لێکرایە، دڵی تون دەبی دەرێ سەحرم لێکرایە، مامۆستا قاپی لە مارێ دەشتێ دەرێ سەحرم لێکرایە، یعنی بەڕاستی ئەو بابەتە زۆر بەربڵاو بۆ لە ناویان. کاتێک پرسیاریشی لێ دەکەی دەرێ حیجابی دەرێ ناوەڵە، مێردەکەت نێژی دەکات ناوەڵە، هەر بە تەمایکی هەر ژیانت ناخۆش دەبی، هەر دڵت تون دەبی. چەند جارێک باست کردیا با من تیشکی بکەمە سەر قسەکانت. طبعاً یەکێک لەو هۆکارانە بەڕاستی بەداخەوە کۆمەڵێ مامۆسای ئاینیە و کۆمەڵێ مێزەر بەسەرە. بۆ نمونە بابەتێک ئەوروژێنێت ئەڵێ هەر کاتێک ئێواران سەرت دای لێش باشە ئێواران دڵت تون بوو، هەستە کرد هەر لە خۆتەوە بێزاریت، باشە شەوان خەوی ناخۆشت ئەبینی، ژێر قاچت سار بوو. بۆ نمونە طبعاً هەموو کەس یەکەم حاڵەتانی لا دروستە بێت، تۆ جاری وا هەیە هیچ کێشەیەکت نییە، بەڵام هەر لە خۆتەوە دڵت خۆش نییە، جاری وایە سەرت یێشەکان چکە شەوەکەی نەخەوتویتە، باشە سەرمات بووە، جاری وایە ژێر قاچت ساردە. ئیتر ئەم ئەڵێ هەر کەس یەکەم نیشانانی تیا بوو، ئەمە دەلالەتەکە لەسەر ئەوەی کەوا ئەمە سحری لێکراوە. اینجا ئافرەت بە حکمی ئەوەی جاری وا هەیە زۆر لە ماڵەوە بێ یا زۆر کار ئەکات، سەریەدا لێش باشە، ئەنجا لەگەڵ مێردەکەیە شەڕەکە، یا ئیشێکی بەدەسەوە نایە، یا قاب بەدەستێەوە ئەشکێت، یا بۆ نمونە ئەو ناوە پیس ئەبێت، یەکسەر ئەڵێ بەخوا ئێمە چاومان لەسەر و سحرمان لێکراوە، یەکسەر پەنا ئەبا بۆ لای شێخێ بۆ لای مامۆسایەک، یاڵا ڕوقیە بەسەرما بخوێنێ. ئیتر مامۆساکە چووکە تیجارەت بەدینەوەکە، هیچ لەخوا ناترسێ، یەکسەر ئەڵێ خوشکە بە ڕێزەکەم تۆ دوعا لێکراوە، ئەی چی بکەین؟ ئەڵێ وەڵا ئەم جادووی تۆ بەتاڵ ئەبێتەوە، ئیتر هەنی ئاوی بۆ هێنێ نازام خەناوات چییە، هەنی ئاوی وەکو چڵکا وایە ئەیداتی، تر نازام چی بەسەرا خوێندووە، هەنی گوڵاوی ئەداتیە بیخوارەوە ئەڕشەیتەوە ئیشەڵا باشە بیت، ئیتر هەنی هەنگوینی ئەداتیە، هەنگوینی ئەسڵی سعودی ئەداتیە باشە بە گران، ئیتر تقریبا 30-40 هەزارێکیشی لێ سەنیە، ئەڵێ بە 6 جەلسە ئیشەڵا هیچ کێشەیەکت نامێ. ئیتر ئافرەتیش بۆ خۆی عادەتەن ئەو کەسەی کە بە 6 جەلسەکە تەواوەکە طبعا قەنەعاتی بۆ دروستە بیاڵێ تەواو بووم و کێشەم نەماوە. بۆیە من هەموو لایەک ئاگادار ئەکەمەوە، قەزەی سحر قەزەیەکی گەورەیە، هەر کەسێ سحری لێ بکرێت ئەم چەند شتەی ژیانی تێکەچێت، خەوی تێکەچێت، باشە نان خواردنی تێکەچێت، ئیشتیهات نامێنێ و هەر شتێ بخۆی بەڕاستیە بێ بەژان لە مەعیدەتە، باشە و بەڕاستی دنیای ڕووناکت لێ تاریک ئەبێت. قەزیەکە زۆر گەورەیە، سحر خۆگاڵتە نییە، هەر بە حاڵ سەرت بالێش تۆزێ دڵت تون بێت، وەڵا تۆزێ شەڕێکم کردووە دەمەقاڵیەکم بۆ لەگەڵ پیاوەکەمە، ئەمە سحرە. نەخێر، ئەمە سحر نییە بە هیچ شێوازێک، بە هیچ شێوازێ سحر نییە. دەست خۆش بێ بابەتێکی جوانە و ڕژان خۆی پەروەردگار ئیشاڵڵا بیکاتە مالیەی سوود بۆ کەسانی کە کۆمەڵی نیشانیان تایە و سحریان لێ نەکراوە، بەڵام ئەڕۆن بۆ لای کۆمەڵی مامۆستا ئەڵێ سحرت لێکراوە و ڕوقی بەسەرا خوێنی و پارەی لێسەنێت.